سەبارەت بە هۆکار و ئامانجەکانی ئەم هێرشانەی کە دەکرێنە سەر ژێرخانی وزە لە هەرێمی کوردستان میوانمان هەیە لە هەولێرۆ بەڕێز محەممەد سابیر شارەزای ئەمنی واروە لە ستۆدیۆ بەڕێز عەلا عەبدولکەریم شارەزای سەربازی لەگەڵماندا گفتوگویان لەگەڵاکەین سەبارەت بە هۆکار و ئامانج و دەرەنجامەکانی ئەم هێرشانە. بەڕێز عەلا بەخێر بن. اهلا وسهلا بك. سپاس بۆ ئێوەش زۆر سپاس بۆ تۆ. ێریشێکی تەرۆریستی هەمبەری کۆرمۆر پەیام چ بوو برێز ئەلا؟ بەڵێ ڕێز و سڵاوم بۆ ئێوە و بۆ هەموو کەناڵە بەڕێزەکەتان و هەموو بینەرە بەڕازەکانتان. واتە من هێرشەکەم بینی و بە چاوی خۆم ئەو ڤیددیۆم بینی ئەم شوێنە دەکەوێتە ناوچەیەکی نیگەرانی سەقامگیری لە ڕووی سەربازیەوە بوونی ژمارەیەکی زۆری گروپە چەکدارەکان کە مەوداکەی دەگاتە نزیکەی 40 تا 50 کیلۆمەتر دەکەوێتە ناوچە جێنەکۆکەکان. ئەمە وێڕای ئەوەی کە لەم ئەم ناوچەیە بۆشەیەکی ئەمنی زۆری لێیە ناوچەی بۆ ئەوەی زیاتر وردبین لەسەر ئەم بابەتە پاراستنی کێلگەکە بە شێوەی پێویست نییە واتە هەندێک خاڵی دیکەی پێویستە کە بۆی زیاد بکرێت خاڵی ئەمنی و لە هەندێک شوێنەوە دەکرێت بە ئاسانی هێرشیان بکرێتە سەر بۆیە پێویستە ئەمنیەت و سکوێریتی ئەم ناوچەیە زیاتر تۆند بکرێت پێشتر کە بە کاتێشە هێرش دەکرێت سەر ئێستا تەکنیکەکەیان گۆڕیوە و گۆڕانکاریان لە شێوازی بە ئامانجکردنی خۆیاندا کردووە. ئەمڕۆ لە ڕێگەی درۆنەوە هێرشکرایە سەر ئەم ناوچەیە کە بە دەقیقی و بە وەردی کە پێشتر ئێمە وێنەیەکی دیمەنێکی ئاسمانیمان هەبووە ئەم لەم شوێنەوە ئاراستەکراون ئەو درۆنانە کە بۆشایی ئەمنیان زۆرە پرسی زۆر گرنگ لەو بابەتەدا پێویستە کە پەنجەی لەسەردا بنەی سێ ئامانجەیە واتە سەبارەت بە دۆسیەی ئەمنی، دۆسیەی سیاسی و دۆسیەی ئابووری سیاسی زانراوە کە ئێمە دەزانین ئەمڕۆ ململانەیەکی سیاسی گەورە هەیە بە تایبەت لەبارەی یاسای نەوت و گازەوە کە حکوومەتی ئیتحادی ڕەتی دەکاتەوە بە پاساوی ئەوەی کە هەڕەشە لە ئابووری عێراق دەکات لە کاتێکدا ئەمانە چەند خاڵێکی دەستورین و یاساین بەڵام بەداخەوە لێرەدا هەندێک لە ڕێگەی ئەم دۆسیەوە هەرێمی کوردستان دەکرێتە ئامانج و ململانەی سیاسی لە پشتەوەی ئەجەندای سیاسی لە پشتەوەیە ئەوان لە کاتێکدا ناکرێت ئەم دۆسیانە بکرێنە ئامانج کە لە داهاتوودا کارەساتێکی گەورە ڕوو بدات پێویستە ئەوان بەرپرسیارەتی یاسایی و سەربازی بگرنە ئاستوو ئەوە بەرپرسیارەتی فەرماندەی گشتی هێزە چەکدارەکانە کە ڕوڵێ خۆی ببینیت لە پاراستنی ئەو کێلگەیە. ئەمە ڕاستە بەسەر بە هەرێمی کوردستانە بەڵام لە یەکێکە لە سەرچاوە سەرەکیەکانی داهاتی عێراق کە هەموو عێراقیەکان سوودی لێ دەبینن. دوای ئەمەش ئێستا ئەمڕۆ ئێمە بەرپرسیارەتێکی دیکەمان هەیە ئەوش بەرپرسیارەتی ئەمنیە. بەرپرسیارەتی ئەمنی ئەوەیە کە پێویستە هەندێک بنکەی هاوبەشە بن بۆ پاراستنی ئەو پێگانە لە نێوان حکوومەتی فێدراڵ و حکوومەتی هەرێمی کوردستان واتە پێویستە ژوورێکی جوڵەی لە ناکاو هەبێت ئۆپەراسیۆنی لە ناکاو هەبێت بۆ پارێزگاریکردن لەو شوێنانە و هەروەها ئێمە ئەمە جێگەی سەرسوڕمانی ئێمەیە کە بۆچی تا ئێستا حکوومەتی فێدراڵی لە هاوکاریکردنی حکوومەتی هەرێمی کوردستان لە ئاست پێویستە بووە بۆ پارێزگاریکردن لەو ناوچانە بۆ چارەسەرکردنی هەموو ئەو شوێنانەی کە بۆشایی ئەمنی تێدان بوونەتە پێگەیەک بۆ ئەو گروپە میلیشیانە. دۆسیەیەکی دیکە کە زۆر گرنگە ئەوەیە کە ئەمڕۆ دەوڵەتێکی هەرێمی هەیە دەیەوێت لە پرسی وزەدا هەژبوونی خۆی بەسەر عێراقدا بسەرپێنێت واتە مەبەستم ئێرانە ئەمڕۆ کە
ئێران ڕوبەڕووی زۆرێک لە فشارە ئابوووریەکان بۆتەوە دەیەوێت ئەوە لە ڕێگەی عێراقەوە قەرەبوو بکات و نایەوێت هەرمی کوردستان لە ڕووی غازەوە هیچ پەیوەندیەکی غازی لەگەڵ حکوومەتی فیدراڵ هەبێت بۆ پڕکردنەوەی ئەو پێویستەیە کە عێراق پێیەتی و دەیەوێت عێراق هەمیشە ملکەچی ئێران بێت بۆ هاوردەکردنی غازی ئێرانی و ڕووسی. جگە لەمەش بابەتی بامانجکردنی خەوارە هەرێمی کوردستانیش لە بڕۆوە لە ڕاستیدا باڵیۆزی ئەمریکا ڕەتی نەکردەوە، بەڵام پێویستە هەرچەند ئەو ڕەتی کردەوە ئەو هێرشە، بەڵام پێویستە ئەویش ڕۆلی خۆی ببینێت لەو بابەتەدا. پێویستە لە پرسی ئابووری، پرسی وزە، پرسی ئەمنی، هەموو ئەمانە پێویستە ئەوان دیدگایەکی ئەو ئەمنی و سەربازیان هەبێت بۆ پارێزگاریکردن لە هەموو ئەو داهاتانەی هەرێمی کوردستان و لە دەستوردا ئەمانات زامن کراون و مافێکی سەرەکی هەرێمی کوردستانە کە پێویستە پارێزگاری لە هەموو سەرچاوەدەکانی داهاتیان بکرێت لە عێراقدا. پێتانەوەیتر حکوومەتی عێراق کەی دەسەکات بە کۆنتڕۆلکردنی ئەم گروپە چەکدارانە هەروەها چەکداماڵین لیان، ینی ڕۆژێ دێ عێراق بتوانێت ئەمە بکە؟ لە ڕاستیدا سەردانەکەی سەرۆک وەزیران سوودانی بۆ ئەمریکا ئەو باسی ئەوەی دەکرد کە کۆنتڕۆلی هەموو گروپە چەکدارەکان دەکات لە چوارچێوەیەکی ئەمنیدا بەوەی کە ئەو فەرماندە گشتی هێزە چەکدارەکانی عێراقە، بەڵام وەک هەمیشە دەڵێن حاشت کە ئەوانە لە ئەنجومەنی نوێدەرانن بەوەی کە دەکەونە ژێر چەتری فەرماندە گشتی هێزی چەکدارەکان، بەڵام لە ڕاستیدا ئێمە جارێکی کە دەڵێن کە جێگەی سەرسوڕمانە کە لە ناو عێراقدا درۆنێک ئاراستەی کێڵگەیەکی ناو عێراق دەکرێت، واتە پرسەکە لێرەدا ئێمە ئەوەی دەمانەوێت لێرەدا باسی بکەین لە ڕووی ئەمنیەوە پێویستە بەرپرسیارەتەکە بخەینە ئەستۆی سەرۆکی ئەنجومەنی وەزیران و دەبێت دیدگایەکی ڕاستەوخۆی لەسەر هەموو کارتەکان لەم شوێنە هەبێت و هەروەها بۆ ئاراستەکردنی کارتە سەربازیەکان و هەماهەنگی لەگەڵ هەرێمی کوردستان هەبێت بۆ پارێزگاریکردن لە کێڵگەکە. بەڵام شرۆڤەکە چییە؟ ئەمەیە کە هەندێک گروپە میلیشیای تورکمانی هەیە بە گوێرەی ئەجندای ئێرانی کار دەکەن و ئەجندای دەرەکی. کەواتە پرسەکە ئەوەیە کە پێویستە دیدگایەکی هاوبەش لە نێوان حکوومەتی فیدراڵ و حکوومەتی هەرێمی کوردستان هەبێت بۆ پارێزگاریکردن لەو سەرچاوانەی داهات بەر شێوەیەک لە شێوەیەکان بێت. بەڵام لە ڕاستیدا جارێکی دیکە دەڵێن کە جێگەی سەرسوڕمانە تا ئێستا سەرۆکی حکوومەتی عێراق دەستی بە هەنگاوی جدی نەکردووە بەو ئاراستەیە، هێزێکی دەستوری و هێزێکی مافپەروەر و لێکۆڵینەوەی ڕێکی زنی هێژایە شارەزای ئەولەیە محەممەد سابر هەولێری میوانەمەیە کەکی محەممەد خوازم بپرسم سوودانی ژە ئەمریکا vegeriana wî demekî herî Kurd de ev êrîş li hemberî Kormor hate kirin. Mitirsiya vê êrîşê li ser ewlehiya Iraqê herêma Kurdistanê nirxandinat. بەڵێ زۆر سپاس بۆ ئێوە و بۆ تەلەڤیزیۆنەکان و بۆ بینەر و بیسەرتان و هەروەها ئێمە بەڕاستی ئەو هێرشەی کە ئەمڕۆ کرا سەر کێڵگەی کۆرۆمۆر بەڕاستی هێرشێکی تۆرۆریستی زۆر قورس بوو و ئێمە بەڕاستی ئەو هێرشانە دژ بە هەرێمی کوردستانە و هەروەها دژ بە عێراقا بەڕاستی ئەبێ ئێمە ئەبێ لە هەوڵی ئەوە دابین چارەسەرێ بدۆزینەوە بۆ ئەم وەزعە چونکە بە حەقەت هێرشەکەی ئەمڕۆ هێرشێکی ئاسایی نەبوو، جیاواز بوو لە هێرشەکانی کە
چونکە ئەتوانم بڵێم هێرشەکانی کە لە ڕێگای کاتوشە و لە ڕێگای چەند هاوانێکەوە بوو، بەڵام ئەم جارە هێرشەکە زۆر ترسناک بوو، هێرشەکە زۆر خەتەرناک بوو، هێرشەکە زۆر بەهێز بوو، هێرشەکە کاریگەری بوو، ئەوە بوو چەند شەهیدێک و چەند بریندارێکی لێککەوتەوە و زیانێکی زۆری گەیاندە کێڵگەکە. جا لەبەرەوە ئەبی حساباتی تایبەتی بۆ ئەم هێرشانە بکرێ، چونکە ئەم هێرشانە بەڕاستی کە لە ڕێگای درونەوە کرێ، نە لە ڕێگای ئەتوانم بڵێن لە مەسافەیەکی کەمدا لە مەسافەیەکدا تەقدیری بۆ بکەین، ئەم درونانە ئەتوانێت لە مەسافەیەکی زۆریشدا بنێڕێت و بۆ ئەوەی کاری خۆی بکات و بگەڕێتەوە. جا لەبەرەوە ئەم هێرشە ئاسایی نییە، بە تایبەتی پاشەوەی کە سۆدانی کە لە ئەمریکا پەیمانیدا کە بۆ ئەوی چارەسەری کێشەکان بکە و چارەسەری ئەو گروپە چەکدارانە بکە کە لە ناو عێراقدا هەیە، بە تایبەتی ئەوانەی کە بوونەتە بەڕاستی کێشە و کێشەیەکی زۆر بۆ هەم بۆ عێراق و هەم بۆ هەرێمی کوردستان هەموو کات ئەبینین ئەوانە هێزێکی تێکدەرن، هێزێکی دژ بە یاسان، هێزێکن لە یاسا دەرچوون هەوڵەدەن بۆ ئەوەی سەقامگیری لە ناوچەکە تێک بدەن، هەروەها ئابووری ناوچەکە، هەروەها سیاسەتی ناوچەکە بەڕاستی تێک بدەن، چونکە بە حەقەت ئەبینین کە پاش ئەوەی کە سۆدانی لە ئەمریکا وعدیدا بە ئەمریکەکان کە بگەڕێتەوە بۆی کێشەکان چارەسەرکە، بە تایبەتی کێشەی نەوت و غاز و هەروەها کێشەی موچە لەگەڵ هەرێمی کوردستان و هەروەها هەموو کێشەکان کە هەڵپێسراون بە تەواوەتی معلقن چارەسەری بکە. بەڵام بەداخەوە بە گەڕانەوەی سوودانی چەند ڕۆژێکی نەخەیان ئەوە بینیمان ئەمڕۆ ئەو هێرشە تیرۆریستە قورسە کرایە سەر ئەو کێڵگە کە بەڕاستی چاوگەیەکی زۆر گرنگە بۆ هەرێمی کوردستان و هەروەها بۆ عێراقیش لەم کاتەدا، چونکەم بە حەقەت ئەوە ئەبینی ناوچەکە بەڕاستی ئەکوڵێ وەزعێکی زۆر نائاسایی هەیە، نەک عێراق و ناوچەکەی و هەروەها دەور و پشتیشمان. جا لەبەرەوەی ئێمەی هەرێمی کوردستان ئەگەر بێت و ئەبێ پێویستە ئێمە خۆمان بپارێزینی لەو کێشانە بەدەربین، بەڵام ئەوەی ئەو کێشانش کە دروست بووە کە ئەبینین ئەمە یەکەم جار نییە، چەندین جار هێرش ئەکرێتە سەر کێڵگەی کۆرۆمۆر، بەڵام ئەم جارە زۆر ترسناکە، ئەبێ زۆر بەوریاییەوە تعاملی لەگەڵا بکەین، هەروەها هەماهەنگیەکی باش بکرێت لەگەڵ حکوومەتی عێراقە، هەروەها لەگەڵ دەوڵەتیشە و لەگەڵ ئەمریکایشە بۆ چارەسەرکردنی. بەڵێ بەوە چەند جارە ناقسەکاندا باس لەوە کرد کە ئەم هێرشە مەترسیدارە، جیاوازە لە هێرشەکانی دیکە. مەترسیداری و جیاوازی ئەم هێرشە لەوەدایە کە لە موشکەوە گۆڕاوە بۆ درۆن یاوەتا دیارە پێشتر پلانێکی تەواو وردانراوە بۆ ئەم هێرشە، بۆیە بەم شێوەیەش توانیوێتی ئامانجێکی گەورە پێکێ لە نێو ئەو پاڵاوگەیەدا لە نێو کێڵگەی کۆرمۆر. من بە بۆچوونی من هێرشەکان ئەم هێرشە هێرشێکی یعنی پەیامێکە کە ئێمە پەیامێکە لەلایەن دوژمنانی بە تایبەتی کوردەوە کە ئێمە دەستمانەگاتە ئێوە لە هەر کاتێکە بمانەوێ ئابووریتان، سیاستتان، وەزی ئەمنیتان بتوانین تێک بدەین. بە تایبەتی ئەمڕۆ نەوت و غاز لە هەرێمی کوردستانە، لە کێڵگەکانی هەرێمی کوردستانە چۆن ئەڵێ چاوگێکی سەرەکیە، شتێکی ئەساسیە بۆ ئابووری ئێمە و هەروەها بۆ ئەوەی بتوانێت هەرێمی کوردستان بکەوێتە سەر پێی خۆی، بتوانێت قووەتێک و هێزێکی هەبێ بتوانێت ناوچەکە دیفاع لە خۆی بکە و هەروەها بتوانێت هاوکاری خەڵکەکەیشی بکان لەلایەن نەوت و غازەوە. بەڵام ئەوەکو بینیمان ئەم جارە زۆر بەتوندی و بە شێوەیەکی جیاوازتر لەلایەن درونەوە و درونەکانی زۆر کاریگەر بوون. ئەتوانم بڵێم ئەوە یەکەم جاریش نابێ و کۆتاییش نابێ و ئەتوانم بڵێم ئەمە بەردەوام دەبێ ئەگەر بێت و حکوومەتی عێراقی بەو سستەی کە ئەبینین
لە پێشوودا کە نەیتوانێت هیچ چارەسەرێ بۆ ئەم میلیشیا بە دەر لە یاسانە بکات و هەروەها ئەم جارەیش بە حقیقەت ئەم جارەیش زیاتر کاریگەرترە چونکم درونێک لە ناو عێراقەوە بفرێتون لە ناو بدرێت لە کێڵگەیەکی سەرەکی و هەرێمی کوردستان بە تایبەتی ئەمە پەیامێکە بۆ حکوومەتی عێراق پێویستە زۆر بە بریاییەوە تعامل لەگەڵ ئەم وەزع بکە زۆر بە قووەتەوە بەهێزیشەوە چارەسەری ئەم وەزع بکە و سەبەبەکەیشی هۆیەکەیشەوە ئەگەڕێتەوە بۆی تا ئیستا هیچ هەماهەنگیەک نییە لە نێوان هەرێمی کوردستان و لە حکوومەتی عێراقدا ئەو ناوچەیەکی زۆر بۆشایی ئەمنی هەیە لەو ناوچەیە و ئەو ناوچانە هیچ پڕ نەکراوەتەوە و بە کەیفی خۆیان هێزە تیرۆریستەکان هەروەها هێزی بەدەر لە یاسا بە کەیفی خۆیان تەراتێنی تێدەکەن عملیاتی عسکەری تیا دەکەن بوونەتە بچۆنەڵێ بابل ئیزعاج بۆ هەرێمی کوردستان و هەروها بۆ عێراقیش جا لەبەرەوە پێویستە ئەم جارە هەرێمی کوردستان بە تەواوەتی ئەم کێشەیە چارەسەرکا لەگەڵ عێراقدا پێویستە ئەوانەیش بپارێزرێ ئەو کێڵگانە بپارێزرێ چونکە پاراستنی ئەو کێڵگانە تەنها بە هێزێکی سەربازی مەشاد نابێ پێویستە قووەتی دیفاعی جەوی هەبێ لەو ناوچانە چکم ئەم جارە بە حقیقەت هێرشەکان گۆڕاوە هێرشەکان بە تەیارە و بە درون و ئەم شتانە دەبێ پێویستە بەرپێز درێنەوە بە هێزێکی دیفاعی جەوی جا لەبەرەوە پێویستە هێزێکی توندی ئاسمانی هەبێ بۆ ئەوەی هەر هێزێکی ئاسمانی بکرێتە سەر ئەو ناوچانە بۆ ئەوەی پوچەڵ بکرێتەوە بەڕاستی ئەمە هەماهەنگی دەوێت هەم لایەن عێراق و هەم لایەن هەرمی کوردستان و هەم لایەن ئەمریکایشەوە کەکە محەممەد سابرم دخواست بزانم یانێ ئەو ئێریشێنک و لە هەمبەرێ کۆرمۆر پێشتر هاتنەکردن ji منتقەیەکیش حرەمێکی نێزیکی کۆرمۆر هاتبوونەکردن یاکو دبن کۆنتڕۆڵە عێراقی دەیە یانی عێراق حکوومەتە عێراقی نکارە کۆنتڕۆڵە van hêzên çekdarî terorîst bike bizanibêkîne ev hêz بەڵێ حکوومەتی عێراق لەم کاتەدا بە حقیقەت حکوومەتێکە ناتوانێت چارەسەر و کێشانە بکە لەبەرەوە ئەو ناوچانە زیاتر پڕکراونەتەوە لە کۆمەڵێ چەکدار کە هێزێکی چەکدارین ڕاستە سەر بە عێراقن بەڵام ئەوانە گوێگری فەرماندەکانی چۆنەڵێ فەرماندەی هێزەکانی سوپای عێراق نین لەبەرەوە کارەکانیان زیاتر پەیوەستە و سیاسەت و ئەرکەکانیان پێویستە بۆ ئەنجامدانی ئەو ئەنجامانەی کە ئەو وڵاتانەی کە دروست بوونە ئەمانە لە پێناویدا و کاری بۆ دەکەن و ئەوانیش لەگەڵ ئەمانە هەماهەنگن بۆ ئەوەی چ لە بەرژەوەندی وڵاتانی خۆیان کار ئەکەن چونکە ئەمانەیان دروست کردووە بۆ ئەوەی هەر کاتێ بەرژەوەندیان لە ناو عێراقدا تووشی کێشە بۆ ئەمانە بەکاردێنن بۆ ئەوەی کێشە بۆ هەرمی کوردستان یاخو بۆ عێراق دروستکەن بۆ ئەوەی زیاتر بتوانن ئامانجەکانی خۆیان بپێکن لە ناو عێراقدا بەڕاستی بە حقیقەت عێراق ئێستاکێ من ئەڵێم زۆر لاوازە ناتوانێت چارەسەری ئەم کێشانە بکە جار پێویستە بێ پەنابەرە بۆ ئەمریکا بۆ ئەو عێلاقە استراتیژیی کە عەسکەری لەگەڵ ئەمریکا هەیە هەروەها پێویستە پەناش بەرە بۆ هەرێمی کوردستان لەبەرەوە هەرێمی کوردستان هێزێکی زۆری هەیە لە پێشمەرگە و لە هەروەها دژە تیرۆر و لە کۆمەڵە شتی کە ئەتوانێت ئەو شتانە چارەسەر بکات بەڵام ئەگەر هەماهەنگی هەبێ لەگەڵ حکوومەتی عێراقە و پارەیەک و ئابوورەیەکی باشی بۆ دامنرێ بۆ ئەوەی پێکەوە هەماهەنگ بن بە تایبەتی لەگەڵ ئەمریکا بەڵکم ئەو عێلاقە کە لە مەجای دیفاعدا دروست بووە جا پێویستە حکوومەتی عێراقی ئەگەر بەخۆی ناتوانێت بێ هاوکار بێ داوای هاوکاری لە بەرژەوەندەکانی بپارێزێن دێنەوە ستۆدیۆ وڵای بەڕێز عەلا عەبدولکەریم شارەزای سەربازی لە ستۆدیۆ بەڕێز عەلا لە دوای هێرشە سەرۆکوەزیریان مەسرور بارزانی ئامادەی نیشاندا ئامادەی حکوومەتی هەرێمی نیشاندا بۆ هەر هاوکارێک بۆ چێک پێویست بێت بۆ حکوومەتی عێراق پێکەوە بتوان کارێکن بۆ ڕاگررتنی ئەم
هێرشانە بکاکرێتە سەر کەرتی وزە لە هەرێمی کوردستاندا ئەگەر هەمان خواستی هاوکاری و پەیوەندی لە عراقیشەوە هەبێت پێتان وانە ئەم گرفتە بە شێوەیەکی باشتر چارەسەرەکرێت؟ حقيقة بالتأكيد يعني ضمنیاییەوە هاوکاری و کاری هاوبەش دەرفەتی زۆرە نەک تەنیا لە بۆ حکوومەتی فێدراڵ کە هەرچەند بەرپرسی یەکەمە بەڵام بە گوێرەی دەستور هەرێمی کوردستانی دەتوانیت کار لەم دۆسیەدا بکات ئەو پلانگێڕیە ڕاستیەقینەی کە هەیە لەسەر هەرێمی کوردستان زۆر ڕوون و ئاشکرایە. لەم چوارچێوەیەشەوە کار لە میانەی ئامانجی ئاشتیخوازی حکوومەتی هەرێمی کوردستان حکوومەتی فێدراڵ هەمویان پێویستە بە هەماهەنگی ئەو کارە بکەن بۆ ئەوەی سەقامگیریەی کە بە شێوەیەکی ڕێژەیی ئێستا لە ئارادایە پارێزگاری لێ بگرێت. کێشەکە لەوەدا کە نەک تەنیا کێشەکە لە حکوومەتە کێشەکە لەوەدا نییە کە بەڕێز محەممەد دەڵێت پەیوەند کات محەممەد باسی ئەوە دەکات کە ئەم گروپانە گروپی تیرۆریستین بەڵێ ڕاستە بەڵام ئەم گروپانە گروپی عێراقین بە گوێرەی خوێندنەوەی من لە دوورەوە هێرش نەکراوە ئەو پەڕی 40 کیلۆمەتر تا 6 کیلۆمەتر درۆنەکە ئاراستە کراوە چونکە ئەگەر لە ناوچەکانی دوورتر ئاراستە کرابایە ئەوە بە ئاسانی ئاشکرا دەکرا هەروەها لە ڕێگەی بەرگری ئاسمانیشەوە ئاشکرا دەکرا کەواتە ئێستا لە ناو عێراقە و بوونی هەیە و لە شوێنێکی نزیکەوە ئەو کێلگانە دەکرێن ئامانج و ئەو درۆنانە ئاراستە دەکرێن کەواتە لە ناو خاکی عێراقە بەڵام ئەگەر سیستەمێکی بەرگری ئاسمانی لە عێراقدا هەبێت بەهێز بێت ئەوە لەوانەیە بتوانێت پرسی دووە بەڵێ بەڕێز بەسڕ بارزانی لە لۆژیکێتی دیبلۆماسیەتەوە باسی ئەو بابەتە دەکات بەڵام پرسیارەکە ئەوەیە ئایا ئێمە دەتوانین هیچ ئومێدێکمان لە حکوومەتی فێدراڵەوە هەبێت بۆ چارەسەرکردنی ئەو کێشانە بەڵام لە کاتێکدا دەبینین چەند ئەجێدایەکی دەرەکیە کە باڵا دەستن لە ناو خاکی عێراق ئەو پێویست دەکرێت بۆ ئەم بابەتانە پەنا ببرێتە بەردەقە دەستوری و یاساییەکان باڵێ کە ڕێگە بە هەرێمی کوردستانیش دراوە ڕێگە بە حکوومەتی عێراق دراوە کە پارێزگاری لە خۆی بکات ممكن أن نبتكت على پێویستە کەواتە لە غیابی نەبوونی دامەزراوە دەستوریەکان و بە دووفاقی مامەڵەکردن لەگەڵ یاسا بەرامبەر بە هەرێمی کوردستان ئەمە هیچ کاتێک نابێتە زمینە سازی بۆ لێکتێگەیشتن لە نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی فێدراڵ کەواتە لە ساڵی 2014ەوە تا ئێستا ئێمە بەو دووفاقیەوە دەناڵێنین هەولێر بۆردمان دەکرێت گروپە میلیشیات تیرۆریستەکان هەولێر بۆردمان دەکەن هەرێمی کوردستان دەکەنە ئامانجواتە ئەو پرسە ئێستا لەو پرسەدا هەموو سەرکردە میلیشیەکان تێیدا بەرپرسیارن واتە بەرپرسیارەتی ئەسەرەکی ئەمەش دەکەوێتە سەر ئەسووی حکوومەتی عێراق ڕۆلی حکوومەتی عێراق لەمەدا چییە؟ ئایا حکوومەتی عێراق تەنیا ڕۆلی تەماشەکار دەبینیت یاخۆت ڕێکەوتنێک لە نێوان حکوومەتی فێدراڵ و ئەو گروپە میلیشیانەدا هەیە یانیش ئەوەتە پلانگێڕێک لە دژیانێمی کوردستان ژێر بە ژێر هەیە کەواتە چەندین پێشینەوە و چەندین لێکدانەوە بۆ ئەم بابەتە لە ئارادایە دەبی بکرێت ئەمڕۆ هەرێمی کوردستان تەنیا بۆ خەڵکی کوردستانی ئەمڕۆ هەرێمی کوردستان بە کەمیبوونی کەمینە پێکاتەکان و بە عەرەب و کورد و هەموویانەوە بۆتە سەرچاوەیەکی ئاسایش و سەقامگیری بۆ هەموو عێراق. برێز ئاڵا عەزیزکریم سپاس. بەڵێ بەڕێز محەممەد سابردین و لای بەڕێستان ئەم هێرشە لە کاتێکدا بوو کە محەممەد شیا سوودانی کە سەردانی واشنتۆنی کرد ئەمریکا خواستی هەبوو کە عێراق ببێتە خاوەن سەروەریەک لە وزەی خۆی و پشت بە وزەی خۆی ببەستێت بەڵام ئەم هێرشان جامدرا ئەم هێرشە چ پەیامێکی تێدا لە دوای ئەو سەردانە و ئەو خواستەی ئەمریکا؟ بڵێ
بە بۆچوونی من ئەم هێرشە طبعاً هێرشێکی تێرۆریستیە تێکدەریە هێرشێکە بە ئامانجە هێرشێکە یعنی چۆنەڵێ پێشتر ئامادەی بۆ کراوە هێرشێکە بە محەممەد شیاع سوودانی دەڵێ و هەروەها بە ئەمریکاش دەڵێ ئەڵێ ئێمە خاوەنی عراقین هەر کاتێ بمانەوە عراق سقامگیر دەکەین هەر کاتێکیش بمانەوە عراق تێک دەدەین جا لەبەرەوە هیچ هێزێکی کە نییە بتوانێت هەر هێزێکی کە لە سەروی ئێمەوە هەر کارێ بکە ئێمە بەرهەڵستی دەکەین ئەگەر بێت و لە بەرژەوەندیماندا نەبێ جا لەبەرەوە سقامگیری ئابووری و سیاسی و ئەمنی و پێکەوە ژیان خەڵکی عراق بە تایبەتی هەمەهەنگی بینی هەرێمی کوردستان و حکوومەتی فیدرال لە بەغدا و بە تایبەتی ئەو هەوڵانەی کە ئیساکێ سوودانی و هەرێمی کوردستان هەوڵی بۆ دەدەن بۆ ئەوەی سقامگیریەک و هەمەهەنگیەک هەبێ پێکەوە ژیان هەبێ لە هەرێمی کوردستان و لە عراقدا و بۆی عراقێکی فیدرال و ئیتیحادی هەبێ هەموو پێکەوە بژێن تایدا بەڕاستی هەوڵەدەن ئەوە تێک بدەن بە تایبەتی تێکدانی ئابووری ینی تێکدانی چۆنەڵی ژیانی سیاسی ژیانی ئەمنی لە عراق چونکە تێکدانی ئابووری بربڕی پشتی سیاست و ئەمنیەتیشە جا لەبەرەوە ئەوەکو بینیمان ئیستاکی هەوڵەدەن بە هەموو شێوەیەک پێشانی ئەمریکا و هەموو دنیا بدەن کە ئێمە هەر کاتێ بمانەوێ ئاڵۆزی و ئەمن و ئاسایشی عراق تێک دەدەن هەدەفەکەش ئەوەیە بۆ ئەوەی بە تایبەتی هەرێمی کوردستان نەبێتە خاوەنی وەزە و تاقە و غاز و نەفت نەوتی خۆی و هەروەها سربەخۆیشی ئابووری نەبێ هەروەها خاوەنی اقتصادێک و خاوەنی چۆنەڵێ بەڕاستی غاز چۆنەڵی وزەیەکی سەرەکیە لە دنیادا و تایبەتی هەرێمی کوردستان زۆر ئیسفادەی لێ کردووە بەیان ئەیانەوێ ئەو وەزعە تێک بدەن و هەرێمی کوردستان لاواز بکەن هەروەها تاریکی بگەڕێنەوە بۆ ناو هەرێمی کوردستان کە ئیستاکی ئەتوانم بڵێم کارەبای هەرێمی کوردستان زیاتر ئیسفادە لە غازی کۆرۆمەر دەکات ئەیانوێ بەڕێز محەممەد سابیر تێک بدەن بەڕێز محەممەد سابیر شارەزای ئەمنی لاولێرۆ لەگەڵماندا بووی زۆر سپاس برێز محەممەد سابیر